ئاسیانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. فایلم جارەمان تایبەتە بە بەردەوامی کوشتنی ژنان لە هەرێمی کوردستاندا. لە ماوەی هەفتەیەکدا دوو ژن دەکوژرێن کە ژنێک بە بەرچاوی هەردوو منداڵەکەیەوە خۆی دەسووتێنێت بەبێ ئەوەی مێردەکەی هیچ دەست پێشخەرێک بکات یاخود هاوکارێکی بکات. و هەردوێنێ کچێکی تر لە ناو وەزارەتی کارەبادا بە فیشەک کوژرا. ئەم هەواڵانە ئەگەرچی هەواڵی زۆر ناخۆشن و دەبێت باس لەوە بکرێت کە بۆچی ئەم کەیسانە بەردەوامی هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا دەکرێت چەند هەواڵێکە بن کە مای دڵخۆشی بن. ئەویش هەر ئەمڕۆ گوێبیستی ئەوە بووین کە بکوژی ئەو دوو کچەی چەمچەماڵ کە باوکیان بوو دەستگیر کراوە و دانی بە تاوانەکەی داناوە. ئەمە لەلایەکی ترەوە لە گەرمیان دوای ئەوەی کە کەیسی کوشتنی خوشکێک لەلایەن براکەیەوە هەبوو، بە هەمان شێوە ئەو کەیسەش بکوژی خوشکەکە دەستگیر کراوە و ئەویشدانی بە تاوانەکەی داناوە و پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە. ئەمە بۆ ئەو کەسانی کە هەمیشە دەڵێن بۆچی یاسا سەروەر نییە و بۆچی بکوژان نادرێنە دادگا و بۆچی پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ ناکرێتەوە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا دێها کەیسی ترمان هەیە کە تا ئێستا بکەرانی و بکوژانی ئەو کەیسانە دیار نین. پرسیاری گرنگ ئەوەیە هەتا کەی لە هەرێمی کوردستاندا کوشتنی ژنان بەردەوامی دەبێت. ئەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی منە. ئێوەی بەڕێزیش دەتوانن بە کۆمنت لە پیجی فەرمی کورسات نیوز بەشدار بن لەگەڵمان و هەر پرسیارێکان هەیە دەتوانن بە کۆمنت ئاراستەی میوانەکانی بکەن. کۆمەڵێک میوان لەلای من ئامادەیان هەیە، ئەوانی شارێک لا بەڕێزان دکتۆرە ڤیان مەجید فەرەج مامۆستای زانکۆ، سۆزان حسێن محەممەد پارێزەری ڕاوشکار کە لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیان هەیە، هەروەها بەڕێز دکتۆرە دیلمان ئازاد خۆشناو پسپۆری پزیشکی دادوەریە کە جەنابیشیان لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیان دەبێت. بەخێر بێن دکتۆرە ڤیان، سەرەتای مەلای جەنابەت. هەر لەو پرسیارەوە دەست پێ دەکەم لە هەرێمی کوردستان کوشتنی ژنان تاکەی بەردەوام دەبێت. خۆی قسەیەکی جۆرج ئۆرەل هەیە، طبعا سپاس بۆ بەخێراتنم بۆ ئێرە. قسەیەکی جۆرج ئۆرەل هەیە لە ساڵی 1984 پێم وایە لەیەکێ لە ڕۆمانەکانیان نووسیوێت، یاڵێ هیچ کردارێک ڕوونایە لە کۆمەڵگایەکە ئەگە زمینەی دروستبوونی ئەو کردارە لە ئارایە نەبێت. ئەوەی کە هەیە لێرە لە هەرێمی کوردستانە مادەم زمینەکە لە بارە، زمینەکەش پەیوەنددارە، یعنی هەر بەتەنها لایەنە کۆمەڵایەتێکە نییە، پێوەستە بەلایانی پەروەردەوە، پێوەستە بەلایانی ئاینیەوە، پێوەستە بەلایانی کۆمەڵایەتیەوە، پێوەستە بەلایانی معریفیەوە، ئەمانە هەموو ئابوووریەوە، سایکۆلۆژی و لایانی ئەو با بڵێن لێگەسییان ئەو پاشخانە کۆمەڵایەتی و کللتوری و ئابووری و ئیتر هەمووی بەیەکەوە شتێکی دروست کردووە کە ئەمە زمینەیەکی ساز کردووە بۆ ئەوەی کە بە کەمگرتنی کەسایەتی ژن لەناو کۆمەلگایە بەردەوام بێت کە تۆ بە کەمیش ئەگیرێ ژن ئەمە تەنها کوشتنی لێ ناکەوێتەوە لە ڕاستی ڕم بێ لە خراپترین بوارە یان بارە ئەوە بێ کە کوشتنی لێ بکەوێتەوە. ئەگەرنا ڕۆژانە ئێمە شاهێدی زۆر کاری توندوتیژی ئەبین کە لە شتێکی زۆر بەسیت و سادەوە دەست پێیەکە، وەکو ئەوەی کە ئەگەر ئێمە سەیری ئاماری موچەخۆرانی هەرێم بکەین بەشێکی زۆریان لەوەی لە سایە 50 بەرەو ژووری ژن بێت، بەڵام ئەبینی ئەم ژنە سەربەخۆی ئابووری نییە لە کاتێکا وەکو پیاوەکە داهاتە ئەخاتە ناو گیرفانی ئەو خێزانانەوە کە مەسەلەن بەشێکن لیانجا وەکو کچی ئەو خێزانە بێ یان وەکو ژنی ئەو خێزانە بێ یاخود وەکو خوشکی ئەو خێزانە بێ. بۆیە لێرە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە تۆ جۆرەکانی توندوتیژی بەتەنها لە کوشتنە، ینی ڕاستە کوشتنی ترۆپکەکەیەتی کاگاتە ئاستێکەی تەتیای ژیانی کەسێک کۆتایی پێە، بەڵام تۆ بۆ ئەوەی کە بتوانی باز لە دیاردەی کوشتن بکەی ئەبێ بیل لەوە بکەیتەوە چی هەندەری کوشتنە، چی لە پشتی ئەم کوشتنەوە ڕوئەیات. حتمما هەموو تاکێکی ژن لەنا ئەم کۆمەلگایانە بە تایبەتی ئەو کۆمەلگایانی کە با بڵین ئەوەی پیانوتێ پاسکۆ یان پۆست کۆمپلەکس سۆسایەتی، یعنی ئەوانی لە پشت قۆناغی ململانی سیاسی و ململانی ئابووری ململانی کۆمەڵایەتی و با بڵین ئاینیەوە دروستە بن. ئەم کۆمەلگایانە زمینەیەک سازەتیانە کە خوێنبینین شتێکی ئاسان بێ، لە ناوبردننی کەسایەتی ئینسان جاژن بێ پیاو بێ کارێکی ئاسان بێ. اینجا هەندێک جار ئەم لە ناوبردنە لە ناوبردنێکی ڕۆحی ئەبێت، یعنی کەسایەتی ئینسانەکە ئەکوژی، بەڵام ئەم ئینسانە ڕاستیە ئەژی، بەڵام هەندێک جاریش ئەگاتە تروپکێکەیتە لێرەیە تۆ کۆتایی بە کەسایەتی ئینسانێکێنی، چ وەکو لایەنە معنەوەیەکەی، چ وەکو لایەنە با بڵێن جەستەیەکەی و با بڵێن فیزیکەڵی.
ئەمە وەکوتم هۆکارەکانی زۆرن ئێمە دەفەتمان هەبێ لەم بەرنمەیە باسی هەموو شێوازەکانی ئەەکەین وە هەوڵش ئێن ڕوونکردنەوەیەک و بەرچاوڕوونێکی گشتی بین بە هاوڵاتی بۆەوەی کە بتوانێت لە کاتێکا کە تۆ جۆرێک لە جۆرەکانی توندوتیژی بەرامبەری بەکاریە بەر لەوەی کە بگاتە ئاستی ئەوەی کە تروپکی با بڵێن کۆتایی هێنانە بەشیان با بڵێن ڕێگەچارەیەک بدۆزێتەوە بۆوانەکە. بەڵێ زۆر باشە دواترە گەڕێم وڵات پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵا ڕەمەک ڕەمەزان قایمقامی چەمچەماڵ بەسپاسەوە جەنابیان بە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ ئێمە ئامادەن. کاک ڕەمەک سڵاوت لێبێت من ئەمەوێت باسێکمان لەو کەیسە بۆ بکەیت کە لە ماوەی ڕابردوودا گوێبیستی ئەوە بووین کە باوکێک زۆر بە شێوەیەکی دەڕەندانە دوو کچی خۆی کوشتبوو و دواتر تەرمەکانیان دۆزرایەوە بەڵام باوکەکە هەڵهات بوو و لە ئێستادا توانرا بە هاوکاری ئێوە ئەو کەسا دەستگیر بکرێت کە ئەمە مایەی دڵخۆشیە. ئەگەر باسێکی ئەو کەیسەمان بۆ بکەیت. دیارە دەمەوێت سەرەتا سڵاو ڕێز بۆ جەنابت و بۆ میوانە ئەزیزەکە و سەردەم گوێگر و بیسەر و بینەری کورسات نیوز سڵاو بنێرم ڕێز و خۆشەویستی بۆ هەمووتان بنێرم. ئەوە خۆتان دەزانن چەمچەماڵ بە حکمی پێگە جوغرافیەکەی و گەورەی سنوورەکەی جارجار ئەم جۆرە کارانە تێدا ڕوودەدات. ئەم جۆرە کارانە مانای ئەوە نییە ڕێی هەموو خەڵکەکە لەگەڵ ئەم جۆرە کارانەیە. بەداخەوە لە مانجی حەوتە ئەم دوو کچە لە ماڵەوە نیگەران دەبن دەچنە نووسینگەی توندوتیژی خێزانی لە چەمچەماڵ لەوێەوە لە ڕێگەی بەڕێز بەڕێوەبەری نووسینگەی توندوتیژی دژ بە خێزانی لە کۆڵنیوان لەگەڵ دەکرێت و ڕزامەندی بەڕێز دادوەر وەردەگیرێت بۆ ئەوی بەڕێیان بکەن بۆ سنووری با بڵێن شێڵتەر لەوێشەوە ماوەیەک لەوێ دەمێنەوە دواتر ئاگدار دەکرێنەوە کە باوچیان ڕزامەندی هەیە و باوچیان ئامادەیە کە بیان پارێزێت و دەستیان بەسەراوە بێنێت دواتر دێنە دادگا لە دادگای چەمچەماڵ لە بەرامبەر بەڵێننامەیە کە ژیانیان پارێزرێ و ئاگای لێبنوە بەخێویان بکاوە چاودێری تەندروستی و پەروەردەیان بکات. ئەم دوو کچە پەریزادە خاتونە سەلارە دەگەڕێنرەوە تەسلیمی باوچیان دەکرێت. لە دوای مانجی هەشت لە سێزدەی هەشت بە دواوە تەسلیم دەکرێتەوە. لە مانجی پێنجی نۆ ئێمە ئاگدار کراینەوە کە ئەم کچانە و هێلین و ئاوارە دیار نەماون لە ناحیە شۆڕش. بە دوواداچوونمان کرد لە ڕێگەی هەم سەرچاوەکانی خۆمان هەم لە ڕێگەی دەستگا ئەمنیەکان بە سوپاسێکی زۆرەوە بۆیان تەبان سەرەداوێکمان دەستکەوت کە گۆڕستانێک لە گوندی برای ماغا هەیە. ئەو گۆڕستانە دەمێکە تەرمیتیا بە خاک نەسپێدراوە واتە مردووی لێ نەنێژراوە کە چوین دوای ڕزامەندی بەڕێز دادوەری لێ کۆڵینەوە قەبرەکەمان هەڵدایە و گۆڕەکەمان هەڵدا تەماشامان کرد بەداخەوە تەرمی هەردوو ئەم پەریزادە هێلین و ئاوارە لەوێ شادراونەتەوە و هەر ئەو ڕۆژە هێنامانەوە نەخۆشخانەی چەمچەماڵ لە ڕێگەی تیمی تەندروستیەوە بەڕێمان کرد بۆ توبعادلی. دوای چەند ڕۆژێک لەمانەوە و لە توێکاری پزیشکی بۆمان دەرکەوت کە ئەم دوو کچە کوژراون و هیچ کارێکی دژ بە یاسایی و دژ بە شەرع و ناعورفیان نەکردووە. ئەو کات تۆمەتبار هەڵهات بوو کاک ڕەمەک؟ بەڵێ ئەو کاتە ئەمری گرتن بۆ چەند کەسێک دەرچوو لە ناویاندا 4 مام و باوکێکیان بوو و ئێمە کە تەرمەکانمان وەرگرتنەوە هەر بە دوای ئەوەوانەوە بووین کە ئەمری گرتنیشان هەبوو توانرا مامێکیان و وە سێ تریشیان خۆیان ڕادەستکردن. دوای لێکۆڵینەوە دەرکەوت کە بەشێک لەو زانیارانی کە پێویست بوو وەرمانگرتن لێیان و بە بڕیاری بەڕێز دادوەر ئەو 4 مامەی ئازاد کران. ئەمری گرتن مایەوە بۆ باوکی زۆر خۆی حشاردا لە سنووری پارێزگای هەولێر لە سنووری پارێزگای کەرکوک و لە سنووری گوندەکانی کە کەوتونەتە نێوان ئیدارەی قەزای چەمچەماڵ و پارێزگای کەرکوک. بەڵام بەردەوامی هێزە ئەمنیەکان و بە سوپاسێکی زۆرەوە بۆ ئەوانەی کە هەمیشە چاودێریان دەکرد هیچ دەرچەیەکی نەما بە ناچاری ئەمڕۆ بەیانی لە دوای ئەوەی کە زانی هەردەگیرێت خۆی ڕادستی هێزەکانی پۆلیسمان بەش پۆلیسی چەمچەماڵ کرد. دانی بە تاوانەکەی داناوە؟ بەشێکی زۆری لەوەی کە پێویستی بە زانیاری وردە خۆتان دەزان ئێمە نامانێت پێش پێش هینی ڕێڕەوی لێ کۆڵینەوە بکەوین پێش بڕیاری دادگا ئێمە قەرار بدەین. بەڵام ئەوەی پێویستە و سەرەتا وەکو قەرینە
لە قانوندا پێی دەوترێت قەرینە سەرداوی کێشەکە خۆیەتی و دەستی هەبووە و ئاگادار بووە و ئێستا تا ئەم ساتە قسە لەگەڵ جەناب دەکەین لەلایەن برانی پۆلیسەوە لێکۆڵینی لەگەڵ دەکرێت و سەرجەم بەڵگەکان لە جی ئامادەکراون ئاویش وەکو کەسێکە خۆی بێت تاوان بزانێ ئەکید دیفاعی خۆی دەکات نکۆڵی دەکات بەڵام لە دوجار بڕیاری کۆتایی بۆ بەرزدادوەری بەرزدادگا و دادوەرە بەڕێزەکان دەگەڕێت. بەڵێ کاگڕامەک منەوەی پرسیاری ئەو لە جەناب بکەم ئەو هەماهەنگیە تا چەند گرنگە بەتایبەت لە نێوان پارێزگاکاندا هەبێ چونکە کاتێک کەیسێکی وەها دەبێت بێگومان ئەو تۆمەتبارە لە شوێنی تاوانەکە نامێنێتەوە ینی هەوڵی ئەوە ئەداکە بڕوات بەرەو پارێزگاکانی تر ئەم هەماهەنگیە تا چەند گرنگە بۆ ئەوی بتوانن بە زووترین کات تۆمەتبارەکان دەستگیر بکەن. من هەر بۆ جەنابت و بۆ بینێرە ئازیزەکان و بۆ میوانە ئازیزەکەشم ئەوە ڕوون دەکەمەوە هەماهەنگی نەک لە کاری ئیداریدا نەک لە کاری ئەمنیدا نەک لە کاری خزمەت گوزاریدا نەک لە کاری سیاسیدا هەماهەنگی لە تەواوی ژیان و لە هەموو پێگەوجمەکانی ژیان و ئیداریدا و لانی سیاسی و لە لانی ئەمنی گرنگە چکە تۆ کە هاوکاری و هەماهەنگیت نەبێ سەرچاوەی زانیاریەکانت بە تەواوی پێناگا و ئەو هێزە شیا و ئامادە و لە خۆ بردووە و پڕ ئیمکانیەتە و پڕ زانیاری و بە تەواوی ئەلکترۆنیات و دنیای زانیاری ئەو هێزە لە تەواوەت لە بەردەست نیە تا بتوانانی کۆنتترۆڵی ڕوبەرێکی جوغرافی وەکو قەزای چەمچەماڵ و پارێزگای کەرکووک و هەولێر و سلێمانی و هەموو سنوورەکە بکەیت بۆیە هەماهەنگی بە تایبەتی لە نێوان قەزاکان و پارێزگاکان بەتایبەتتر لە سنووری قەزای چەمچەماڵ ئیدارەی گەرمیان ئیدارەی کەرکووک و هەروەها پارێزگای هەولێر پارێزگای سلێمانی زۆر پێویستە ئەگەر ئەو هەماهەنگیە نەبایە بڕوا بکە زۆرترین تۆمەتبارەکان لە سنوورەکە بە ئازادی دەسوڕانەوە. کەواتە ئێوە کۆتا قسەی جەنابتان وەکو دڵنیایی بۆ خەڵک ئێوە چی دەڵێن؟ ئێمە دڵنیایی هەمیشە بە خەڵکی سنووری قەزای چەمچەماڵ بە ناحێ بە گوندەکانی دەڵێن بە هاوکاری کەساتیەکان ڕسپی و زانایانی ئاینی وەلایەنە سیاسیەکان و تەواوی چینی توێژەکان دەتوانین لە چەمچەماڵ هەنگاوی سەرکەوتن بنین ئەوەی تاوانێک دەکا ئەوەی تۆمەتبار دەکرێت تۆمەتبار دەبێت ڕاپێکی بەدەمی دادگای دەکەین دوجار بڕیارەکان بۆ بەڕێزدادگا و دادوەرە بەڕێزەکان دەگەڕێنەوە ئەوان ئێمەش هەموو هاوکاریک و چی پێداویستی و چی زانیاری و چی ئەو شاهیدی حتا ئەگەر پێویستکار شاهیدە سڕیەکانیش ئامادە دەکەین لە بەردەم دادگا و بۆ ئەوەی چی حکمی قانون و عدالت بێ بەسەر تاوانبار و تاوانکاراندا جێبەجێ بکرێت. ڕەبەک ڕەمەزان قایمقامی چەمچەماڵ سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان ئامادەیت هەبوو ئەو ڕوونکردنەوەت بە ئێمەدا زۆر سپاس. ئەگەڕم لای میوانەکانم سۆزان خان من ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم جەنابتان وەک کەسێکی یاسایی یعنی بۆ کوشتنی ژن نەبۆتە ترسێکی گەورە لە لای پیاو ئەما گەڕێتەوە بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا ئەو یاسایانی کە هەمانە و ئەو سزایانەی دانراون بەو جۆرە نییە کە ینی بکەرانی ئەم جۆرە تاوانانە بترسن لەوەی کە ئەم کارە بکەن یاخود هۆکارەکەی چییە؟ بەڵێ سەرەتا زۆر سوپاس بۆ ئەم تەوەرە و بۆ هەڵبژاردننی ئەمە وەک میوان کە بتوانین قسە لەسەر ئەم کەیسانە بکەین. بەڕاستی خاتونانە خۆت بەڕێستان قانونین و لەناو دادگاکاندا کەسێکی چالاکن جگەلەوەی کەسێکی علامیت خۆت ئاگاداری توندوتیژیەکان کە ئەمڕۆ هەیە لە کوردستاندا بەداخەوە ساڵ بە ساڵ و مانگ بە مانگ ینی ئامارەکان پیشانمانەدەن کە بەرەو زیاد بوونە ڕوات و لە ناویشیاندا بەڕاستی کوشتن بە هەموو جۆرەکانی و کوشتنی مناڵ کوشتنی ژنان کوشتنی پیا و یعنی ئەمە ناتوان بڵین تەنها کەیسی کوشتنی ژن ئامارەکان ڕوو لە زیاد بوونە ئەوەی کە ئێمە زۆر تەرکیزی بکەینە سەر شێوازی کوشتنەکان وە کەیسەکانی کوشتن هۆکاری کوشتنەکانە بێ ئەمە چی بێت ینی ئەمە جەنگێکی دەرونی و هەم وەکۆڵە بێ متمانەیەکی لای هاوڵاتیان و خێزانەکان دروست کردووە کە ئەوە تا ئێمەیەکی قانونی ئەڵین ئەو پرسیارە لە خۆمانەکەی نا هۆکارەکەی بێ ئەوە بێت کە یاساکان ئەوەندە توندنین کە خەڵک بترسێنێ خۆی مەبەست لە جێبەجێکردنی یاسا بۆ دووشتە یەک بۆ گەڕانەوەی کەسی تاوانکار لە تاوانەکەی و ئەنێرێت بۆ چاکسازی تاوەکو ببێ بە کەسێکی باشتر لەوەی کە پێشتر بوو کە ئەو تاوانەی کردو دوو بۆ ئەوەی کەسانی تری پێ بترسێنرێ یعنی ئەمە هەدەفی دانانی قانونە لە ئەساسە ئەم هەدەفەی خۆی پێکاوە ئەم هەدەفە لە کوردستانە بەڕاستی نەی پێکاوە بۆ لەبەرەوەی ئێمە زۆر بەداخەوە چەند ساڵ جارێک
لێبوردنێکی گشتی دەرەچێت کە کۆمەڵە تۆمەتبارە کاتە دەرەوە یعنی ئەمە خۆی لە خۆی دامە هۆکارێکە کە خەڵک بە متمانەیە بەرامبەر بە یاسادوو دەستگاکان ناڵین چالاکنین ڕۆلی خۆیان بینیوە بەڵام من دەستگایەکەم بۆ چیە کە ژنێک ئەکوژرێت تاوانبارم بۆ دەستگیرەکرێت ئەوەی گرنگە لە قۆناغی لێکۆڵینەوەیە کە ژنێک پەنابات بۆ دادگای توندوتیژی ئەڵێ هەڕەشەم لەسرە چارەسەر ئەوە نییە بنێرێت بۆ شەڵتەرەکان بەڕێی من شەڵتەرەکان کە من خۆم سەردانم کردوون لە نزیکەوە وەکو قۆناغێکی کاتی چارەسەرێکی کاتیە ئەم کەسە دوورە خاتەوە بۆ ئەو فترەیە کە لە شەڵتەرە لە خێزانەکەی لەو کەسانێکە یانێت توندوتیژی بەرامبەر بکەن بەڵام دوجار هەستەکەی ئەمەش سجنێکی دەرونیە بۆ ئەو کەسێک کە پەنای بردە بۆ شەڵتەر بۆ دەست بەسەرە لە شەڵتەر و ناتوانێت بێتە دەرەوە ئازادیەکی وای نییە بۆیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە شوێنێکی کە بکاتەوە کراوەتر لە شەڵتەرەکانی کە ئێستا هەمان بەڵام سۆزانخە ڕەنگە ئەم کەسانی کە دەچنە شێڵدەرەکان هەرچەند ئێمە میوانێکی تایبەتمان نییە لە لای ئەوانەوە مافی ئەومان نییە زۆر بەتایبەت قسەی لەسەر بکەین بەڵام وەک پرسیارێک بۆ جەنابەت ئەمانەت کە دەچنە ئەوێت هەڕەشەیان لەسەر ینی هەڕەشە لەسەر ژیانیان هەیە تەنانەت ئەگەر کەسێک مەسەڵەن خۆی یاسایی نەبێ ڕەنگە هەر نەزانێت کە ئەم شەڵدەرانە لەکوێن ینی ئێمە ئەگەر ئیشمان بکەوێتە ئەوێ ئەگەر ئەمەە پارێزرا بەڵام میش مەبەستەکەم ئەوەیە بەڵام ئەگەر تۆ شوێنەکە کراوە بێت ڕەنگە زیاتر مەترسی لەسەر ژیانی ئەم من پێم وایە ئەگەر بکرێت کە ئەمە خەون و خەیاڵە لەم کاتی وەکۆڵی ئەزمەی ئیداری و ئەزمەی یعنی قەیران و ئەمانەیە ئەگەر بکرێت وەکۆڵێ یعنی شوێنێک مجەمعێک شوێنێکی بچووک بۆ ئەو ژنانەی کە کەسیان نیە ڕووی لێکەن یعنی ژنمان هەیە بەڕاستی هەموو توندوتیژێک لە مێردەکەی قوبوڵەکات لەبەرەوەی شوێنێکی نیشتە جێبوونی نییە لە بینی ماڵە باوکێک کە تەلاقی پێ عیبە لەگەڵ پیاوێک کە هەموو جۆرەکانی توندوتیژی بەرامبەرەکات یعنی نازانێک مەوایەک نییە شوێنێک نییە بەداخەوە بەشێکی زۆری ئەو کەیسانەی کە ئێمە گوێبیستی دەبین بە تایبەت ئەو کەیسانەی کە بە کوشتن کۆتایی دێت کاتێک قسە لەگەڵ ماڵە باوکیان دەکرێت لە دوای کەیسەکە هەمیشە باس لەوە دەکەن کە بەڵێک کچەکەیان کێشەی هەبووە چەند جارێک گەڕاوەتەوە ماڵی باوکی گلەی لە هاوسەرەکەی کردووە بەڵام لەبەر ئەوەی کە کێشەکەی بۆ چارەسەر نەکراوە دوجار بەو شێوەیە کۆتایی یا خۆی ئەکوژێت یا ئەو پیاوەی کە قۆناغەکانی توندوتیژی بڕێوە بۆ نمونە ئیهانە یەکەم جا بە تەهدید دەست پێکات دواتر لێدان کە راپۆرتی پزیشکێچێتە ناو داواکەیەوە لە محکەمەی تحقیقی ئەحوالی ببوورە توندوتیژی خێزانی یعنی ئەمە بەعلەنی ئاشکرا دیارە کە ئەم پیاوە پلەپەندی کردووە قۆناغەکانی توندوتیژی بڕێوە یعنی دوا قۆناغی ماوەکە کوشتنە کە تۆ ئەزانیت لە ژیانێکی ئاوایە ئەم ژنەوە شوێنێکیش پەنایەک نێ بۆی بڕوات من پێتەڵێ مەگەر پیاوەکەشی نەیکوژێت خۆی پەنابا بۆ خۆ کوشتن لەبەرەوە ئێمە بیر لەوە بکەینەوە چارەسەر چییە بەڕاستی زۆر باشە دواتر باز لە چارەسەرەکانەکەین ئەشمەلای دکتۆرە دیلمان پسپۆری پزیشکی دادوەری کە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیە دکتۆرە سڵاوت لێبێ من ئەمەوێت ڕاستەخۆلەوە پرسیارەوە دەست پێ بکەم بە حکمەوەی کە بەهۆی کارەکەتان و ئێوە چەندەها کەیسی لەو شێوەیەتە لای ئێوە پاساو چییە بۆ ئەو کوشتانەی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدەن بە تایبەت لەسەر ژنان یعنی هەر کاتێک کە باسی کوشتنی ژنێک دەکرێت یەکسەر بیرکردنەوە فکر بۆ لای ئەوە دەچێت کە ئەمە کێشەیەکی کۆمەڵایەتیە ئەمە پەیوەندی بە شەرەفەوە هەیە یعنی هیچ کاتێک نەمان بینی کاتێک کە ژنێک دەکوژێ جگە لە پاساوی شەرەف هیچ پاساوێکی تر هەبێ ئەو کەسانی کە ئێوە ڕۆژانە دەیان بینن جگە لە شەرەف هیچ پاساوێکی تریان هەیە سەرەتا سڵاوتان لێبێ ئەزیزم ئەوەی لەناو کۆمەڵگەی کوردەواری ڕوودەدا کوشتنی ئافرەت ئاسانترین شت کە بیانەوە بۆی بهێننەوە شەرەفە هەر ژنێکم بینیوە کوژراوە بە ئەکیدی لە 100% یان کەس نایەتە دوای یانەوەتە کە دێنە دواشی دەڵێن ئەوە پاساوە چیلۆ دەینەوە ئەوە ئەو هابوو یان دەزانی بوختانێکی تەواو بە شەرەفی ئەو ژنەی دەکەن ئەمن نازانم لەناو ئەو کۆمەلگایەدا چۆن بیر دەکەنەوە داخوا ئەو ژنە دەکوژرێ ئەدی دوای ئەوە منداڵ بەجێ نامینێ ئەدی ئەو منداڵانە کە بوختان بە شەرەفی داچیان بکرێت ئەدی باشە فکر ناکەن ئەو منداڵان لەناو ئەو کۆمەلگەی و گەورە دەبن پاشان یان باشە ئەو ئافرەتێک کە دەکوژرێ ئەگەر شوشی نەکرد بێتن کە دەڵێن لەسەر شەرەف کوشتمان ئەدیەوە خێزانی نییە کە بوختانی پێدەکەن ئەدی دایکی ئەدی باوکی ئەدی برایەکانی کەواتە کۆمەلگایەکمان هەیە ئاسانترین شت لە لای کوشتنی ئافرەتەوە لەسەر بیانۆی شەرەف ئەوەی کە ڕوودەدا کە ڕۆژانە ئێمە دەڵێن نابۆ کوشتنی ئافرەت
زۆر پیاو لە ئێمە بە جواب دێتن لە ناو پەیجەکان و لە ناو ئەوە کۆمنتەکان دەڵێن لۆ بەس ئافرەت بەڵام ئەوەی کە ڕوو دەداتن کە زۆر دەیبین لە ناو کۆمەلگای ئێمە کوشتنی ئافرەت زۆر زیاترە بە بەراورد لەگەڵ کوشتنی پیاو بۆیە ئێمە دەڵێن نابۆ کوشتنی ئافرەت ناڵێن نابۆ کوشتنی پیاو بەخۆی کوشتن خۆی لە خۆیدا تاوانە بەڵام کوشتنی ئافرەت زۆرە. بەڵێ ئەمەوێت باسێک لە ڕاگەیاندن بکەین یعنی ئێمە دەزانین کە لە ئێستادا سوۆشیال میدیا بۆتە بەشێکی ژیانی هەر یەکێکمان ینی بەردەوام ئەگەر هەر ینی زۆر مەشغوڵیش بین لە مۆبایلەکەی خۆمانەوە ڕەنگە کاتێکە چاوێک ئەخشێنین بەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە زۆر هەواڵ ببیستین و لە کاتێکا کە لەم جۆرە کەیسانە دەبینین بە دێها کۆمنتی نەشیاو بە دێها بوختان بە دێها قسەی ناشرین یعنی ئەگەر ئەو ماڵە بۆ خۆیان جارێک بریندار بن جارێک دایکێک جەرگی سوتابێ بەم قسە و بوختانانە بە چەنەها جار تۆ جەرگی ئەم دایکە و ئەم خانەوادەیە ئەسووتێنیتەوە لەم کەیسانەدا ئیعلام وە ڕاگەیاندن چ ڕۆڵێکی هەیە؟ بەڕاستی لە کۆمەلگایەکدا دەژین ئەوەی کە من دەیبینم کە بەڕاستی ڕۆشنبیری زۆر کەمە بەڕاستی کە دەڵێن ئەو ئافرەتە کوژراوە بەدەیەها کۆمنت بۆی دێ دەڵێن دیارە حەقی بۆیە کوژراوە کەواتە پاساوەکەی دەڵێن دیارە حەقی بۆ لۆیە کوژرایە ئەگەر ئافرەت ئەوهانەکە لۆ دەکوژرێ تەماشای ئەو بیانوەکە کە بۆ ئافرەتەکە دەێننەوە کەواتە ئەو کوشتنە لە مێشتی هەموو پیاوەکانی کۆمەلگەدا هەیە چونکە کۆمنتی زۆر دێ دیارە حەقی بۆیە کوژراوە بێجگە لەوەی کۆمنتی ناشرین دێ ئەوەی کە لێشی نازانن بوختان دەکەن قسەی ناشرین دەکەن یان قسە بەو کەسە دەڵێن کە دیفاعی لە ژنەکە کردووە کەواتە کۆمەلگە کە سوۆشیال میدیاش بە هەڵە بەکاردەهێنن بە هەڵە بەکاری دەهێنن بەرامبەر بە ئەو ئافرەتێک کە کوژراوە بەرامبەر بە خێزانەکەی بەرامبەر ئەو کەسێک کە دیفاعی لێ دەکا ئیعلام دەورێکی خراپی هەیە لەو کەیسانەی کە کوشتنی تێدایە. بەڵێ ئێوە وەک پسپۆرێکی پزیشکی دادوەری کاتێک کەیسێک دێتە لای ئێوە هیچ کەسێک نایەت بۆ نمونە ئەو تەرمە بەرێتەوە یا هیچ کەسێک وەک جەنابەت ئاماژەت پێکرد خۆی ناکا بە ساحێبی لەم کاتەدا ئێوە چی لێەکەن؟ ڕاست لە پزیشکی دادوەریدا دەمێنێتەوە بە ئەمانەت لای ئێمە دوایە شارەوانی دەیباتن بەڵام خۆشببختانە تۆزێک حالەتی کوشتن کەمی کردووە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو بەڵام هەر ماوە بەڵام بە ئەمانەت لای ئێمە دەمینێتەوە زۆر باشە بەڵام ڕەنگە ئەم ساڵ هێشتا لە مانگی سێیا بین ئێمە و دەبینین ئێمە تەنها لە ماوەی ئەم هەفتەیەدا ینی دوو حاڵەتی کوشتن هەبووە و ئەمەش بەردەوامی هەیە بەڵێ ینی ئێمە قسەکە لەسەر ئەوەیە کە چۆن بتوانین کۆنتترۆلی ئەم حاڵەتانە بکەین و چۆن بتوانین ئیتر گوێبیستی ئەم جۆرە هەواڵانە نەبین بەڵێ لەوانەیە ئەنگۆ دوو حالەتان بیستی بێ ئەویستم کە دەنگی داوە لە ئەعلام لەوانەیە ئەمە زۆر بەڵێ دکتۆرە من ویستم پرسیاری ئەوە لە جەنابەت بکەم یعنی ئەوەی کە لە ئیعلاما دەبیسترێت و ئەو کەیسانەی کە گوێبیستی دەبین و ئاشکرایە بەدەر لەوە دەبێت چەندەها کەیسی تر هەبێت کە خەڵک ئاگای لێ نییە و بە تایبەت ئێوەکو کارەکەتان دێتە لای ئێوە بەڵێ بەئەکیدی زۆر حالت هەیە ون دەبێتن و بزر دەبێت کە ئەستان بە مەجهول لە قەڵم دەدرێتن ئەوانە لە پزیشکی پەیمانگەی پزیشکی دادوەری کە دەڵێن مەجهولە واتە هەویەکەی دیار نییە ئێمەش نازانین چێ و کەسیش نایە بە شوێنیدا ئیدی ئەو کەیسانە بزر دەبن ون دەبن لە ناو کۆمەڵگا بەڕاستیدا بۆ ئەوەی ئەو حالەتانە ڕوودەدات دەبێت سزا زۆر تند بکرێت قانونەکان دەستکاری بکرێتن و سڵحی عشایری نەمینێ کە زۆرە لە ناو کۆمەلگای ئێمە لە هەر حالەتێک کوشتن سڵحی عشایری دێتە ناو مۆزوع و ئیدی ژن بە ژنی و نازام ئەو شتانە دەبێت ئەوانە چارەسەر بکرێت لە کۆمەلگا و لە بنەڕەتەوە بۆ ئەوەی کوشتنی ئافرەتکەم بکرێتەوە. زۆر باشە دکتۆرە دیلمان ئازاد خۆشنا و هەر ئەوەندە توانی لەگەڵمان بمێنێتەوە بە سپاسەوە سپاس بۆ ئەوی کە لەگەڵمان ئامادە بووی سپاس بۆ وتەکانت. دکتۆرە ڤیان دوو کۆمنت هاتووە باس لەوە دەکەن باران دەڵێت ئەگەر ڕێکخراوی ژنان نەمێنێ یەک ژن ناکوژرێت. کۆمنتێکی تریش هاتووە ئەڵێ فەحمی عومار ئەویش بە هەمان شێواڵێ ڕێکخراوەکانی ژنان هۆکاری سەرەکی کوشتنی ژنانن. جا من ئەمەوە پرسیارە بکەم ئێمە بەدەیها ڕێکخرا و چالاکوانمان هەیە کە لە بوارەکانی مافی ژناندا کار دەکەن یعنی ئەمانە توانی ویانە جێ دەستی خۆیان دیار بێت و بتوانن کارێک بکەن کە ئەم کەیسانەکەم بێتەوە یاخود هۆکارن وەک ئەوەی کە ئەم کۆمنتانە ئاماژەی پێ دەکەن بە پێچەوانەوە ئەمان هۆکارن بۆ ئەوەی کە کەیسەکان زیاد بکە.
طبعا کە لایەنێک هەڵەسێ بە وشارکردنەوەی کۆمەلگا بۆ ئەوەی کە بە ئاراستەیەکانە ڕوا تونند و تیژی لێ بکەوێتەوە حتممە و پیاوانەی کە حەزیان لە تونند و تیژیە ئەو ژنانش کە با بڵین ڕاهاتون لەگەڵ تونگی تیژیە ئەبنە ڕادەهابنە بەربەز لە بەردەم ئەم جۆرە لە وشارکردنەوەیە من ناتوانم لێرە لە بەروی تەمسیلی لە ئێستاە هیچ ڕێکخراوێک ناکەم و ناشتوانم وەکو ڕێکخراو قسە بکەم بەڵام لە ڕاستیە من پێم وایە وەکو چۆن لە سەرەتای قسەکانمان بۆ دەستم پێ بکرد ئەگەر زمینەیەک نەبێ بۆ کارێک ئەوە ناتوانێت ئەو کارە ئەنجام بیرێ ئەگەر زمینە نەبێ بۆ دروستبوونی ڕێکخراو دژ بە توندوتیژی یان ئەو توندوتیژەی دەرحەق بە ژنانەکرێ ئەوە بۆچی ڕێکخراو دروستە بێ دیارە توندوتیژی هەیە بۆی ڕێکخراوەکەوێتە قسە کۆمەڵە ژنێک کۆ بنەوە بە خاتری ئەوەی کە بتوانن وعی و ئەوەی کە پێوترێ وشاری کۆمەڵایەتی گشتی بڵاو بکەنەوە بە خاتری ئەوەی کە بتوان کۆمەلگا بە ئاراستەیە کا ببن کە لە حدەتی ئەو توندوتیژیانە کەم بکەنەوە توانراوە ئەمە بکرێت بەداخەوە ئەوەی کە توانراوەیە توانراوە ئەمە شتێکی کەیە ڕێکخراوەکانی ژنان وەکو حیزب وەکو ئاین ببوورە ئایننا وەکو حیزب وەکو ڕێکخراوەکانی تری جوتیاران و کرێکاران و هەموو ئەو لۆبیانی کە دروستە بێ لەسەر ئاستی پیشەی و لەسەر ئاستی با بڵین جەماوەری ڕێکخراوی لاوازن ئەمە ڕەن بە پەیوەندی بە دیموکراسیەوە هەبێ بە پلەی یەکەم پەیوەندی بە دەستوری وڵاتەوە هەیە پەیوەندی بە تێک ئاڵاوی دامودەستگا کۆمەڵایەتیەکانە ئەوەی دامودەستگا کۆمەڵایەتی نافەرمیەکانی وەکو عەشیرەت و وەکو خیال و وەکو با بڵین ئەو شتا سۆسیۆ کۆمەڵایەتیانی کە لەناو کۆمەلگەکانە بە تایبەتی کۆمەلگەکانی جیهانی سێ ئەو کۆمەلگایانە کە دەستی دیموکراسی تیان پێیان گەیشتووە بەڵام دیموکراسیەکی شکلی دروست بووە وەکو ئەو ژنەوایە کە مەسەلەن تێناگا لە مافەکانی خۆی وەکو ژنبوون چییە بەڵام بیر لەوە کاتەوە کە بەردەوام تەجمیل بکە بۆ نمونە من لێرە مەبەستم ئەوە نییە ڕووی دەمەم بکەمە هیچ کام لە ژنەکانەوانی کە بۆ کارە هەڵەست ئەوە مافێکی کەسیە ڕێگەم بە مافەکانی تێگەشتووە من پێم وایە نییە ژن بەغەڵەت لە مافەکانی تێگەیشت من پێم وایە کۆمەلگەکە کۆمەلگەیەکی زۆر داهێزراوە کۆمەلگەیەکە نەواقسی زۆر زۆرە کێشەی زۆر زۆرە نەخۆشی زۆر زۆرە داچۆڕیوەتە ناو ذهنیەتی تاکەکانەوە لە کۆمەلگایە ئەم جۆرە نەخۆشیانە بۆیە بە ڕێکخراوێک و دوان و پزیشکێکی دادوەری و مامۆستایەکی زانکۆ و پارێزەرێک و ئەمە چارەسەر نابێت پێویستی بەگەلە کۆمەکیەکی گشتیە پێویستی بە بەوەلانانی ئەو ناتەبای و ناتێگەیشتانەیە کە لە نێوانی ئەمفی ئەجیاوازانی کۆمەلگایە هەیە پێویستی بە بڕینەوەی ڕاستەقینەی دەستی عەشیرەتە لەناو پێگە مؤسساتیەکانە پێویستی بەوە هەیە کە ئاین دوور خەیتەوە لە دەستور و یاساکانی وڵات پێویستی بەوە هەیە کە دەستور و بنەما با بڵین بنەما یاسایەکان لەسەر بنەمایەکی سیستەماتیکی دامەزرابن کاتێک کە تۆ بڕیاری با بڵین لێخۆشبوون دەرئەکەی نابێ ئەوانە بگرێتەوە کە لە ژێر ناوی شەرەفاژ نەکۆژن کە لە ژێر ناوی با بڵین پاکردنەوەی ناوبانگاژن ئەکۆژن لە ژێر ناوی هەبوونی ئەندامێکی مینە لە ناوسکی ژنێکە لەباری ئەبن بەس لەبەر خاتیەوەی کە کچە من لەگەڵ ئەمەیان نیم لەگەڵ ئەمەیان کە مناڵ لەبار ببرێ وەکو ئازادیەکی تاکە کەسی لە ژێر تەمەنی دومانگی و سێمانگیەوە بەڵام لەگەڵ ئەمە نیم بەس بە خاتریەوەی کە کچە ئەم مناڵە لەبار ببرێ ئەمانە هەمووی کۆمەڵە دیاردەی کۆمەڵایەتین کە ئەم کۆمەلگەیە لە ژێرەوە پێوەی ئەناڵێنێ ئەمانەی کە ئەیبینی تۆ لەسەرەوە کوشتنی کچێک لە چەمچەماڵیان لە دوکانیان لە با بڵین شوێنێکی ترا ڕوئەیە ئەمە ئیتر ئەوەیە کە ئەگاتە ئاست و وەکو بڵقی ئاوەکەیە کە سەرەکەوێ بەس لە بنەوە زۆر شت هەیە ڕوئەیە کە تۆ ڕۆژانە ئاگات لێ نییە لە ڕاستیە یەک لەو شتانی کە زۆر زۆر گرنگە قسەی لەسەر بکرێ ئەو لایەنە سایکۆلۆژی ئیمۆشنەیە کە با بڵین هەم لە ڕووی هەستەکیەوە ڕوئەیە توندوتیژی بەرامبەر بەژن هەم لە ڕووی سایکۆلۆژیەوە تۆ کاتێک کە ڕۆژانە بە ژنێکەڵی دانیشە تۆ هیچ نازانی تۆ بۆت نییە قسە بکەی پیاوەکان جارێ دانیشتون بە ئەوان قسەی خۆیان بکەن اینجا نۆبەی ژنەکانیان لە مەجلیسی بەشودانە با پیاوەکان جارێ قسەی خۆیان تەواو بکەن کاتێکە باز لە کوشتنی ژن دەکرێت ئەمە تەنها بە جەستە و بە ڕۆح بێ ینی زۆر جار ئازاردانی ژنێک بە قسەیەک بە تەسەڕوفاتێک ڕەنگە زۆر لەو فیشەکە ناخۆشتر بێ کە ڕاستە خۆ پێوی بنرێت بگرە تراکمات دڕوئەیە ئەم تراکماتانە ئەبێتە هۆی ئەوەی کە قسەکەی مامۆستا لێرەوتی ئەبێتە هۆی ئەوەی کە لە دەرفەتێکە بۆی هەڵە ڕەخسێت کە خۆی بکوژێت منەتی بە ژیان بەبوونی لە ژیان نامێنێ بڕیارێکی لێ ئەیە بڕیارێکی چاوتە ڕاستە بۆ ئەو لەو سەردەمەیە ئەوەیە کە نەجاتی ئەیە لە دەست ناکۆکیەک لە دەست بەریەکەوتنێکی ذهنی لە مێشکی خۆیان کە پێی وایە ئەمە باشترین چارەسەرە بۆ زۆر باشە سوڵحی عەشایری سۆزان خان بە کوردی نازانم سوڵحی عەشایری هەر سوڵحی بەڵێ ئەم سوڵحانە تا چەند کاریگەری هەیە لەسەر بەردەوامی ئەم کەیسانە یعنی بەشێکی زۆری
ئەم کەیسانە کە ماوەیەکی زۆریشی بەسەراتی ئەپەڕێت بەڵام بەکەرانی نادۆزرێنەوە دوجار ئاماژە بەوە دەکرێت کە مۆزوعەکە پەیوەندی بە لایەنی کۆمەڵایەتیەوە هەبوو لەناو خۆیانە مۆزوعەکە کەپ دەکرێت و سکاڵا ناکرێت و ئیتر دادگاش بە دوای ئەوەدا ناچێت ئەمە تا چەند کاریگەری هەیە سڵحی عشاری نەکرد لە کەیسی کوشتنی ژنە سڵحی عشایری لە هەموو کەیسەکانی کامل لەگەڵی نیم بنمونە کەسێک بە حادیسەیەکی سارە بە 23 مرور کەسێکی کوشت و واللهی بەڕێی من گوناح لێ خۆشبی دکتۆرە یعنی بۆچی بۆ ئەوەی سزای خۆی وەربگرێت ئەم کەسە عاقڵ بکرێت و جارێکی کە نەخۆی نەدەوروبەری و نەچنەوە سەر ئەو کارە سڵحی عشایری سلبیاتەکانی زۆرە بەڵام ئێمە پێویستیمان بە سیاسەتێکی دەستە جەمعی هەیە ئێمە نابێ ئیش لەسەر چی بکەین هەڵوەشانەوەی عەشیرەت شتیوانیە من خۆم لە چەند ڕۆژی ڕابردووە داوت کرام لە فیستیڤاڵی کەرنەڤاڵی نەورۆڵیەکان کە خۆشم نەورۆڵیم پۆستی فەیسبووکیشم کردو و شانازیم پێ بەڵام ئەکرێت یعنی تۆ سیرکە ڕئیس عەشیرەتێک کە ئێستا بتوانێت بەس بەتەنها بە پێشنیازێک کە ئەمڕۆ نەورۆڵەکان کۆ ببنەوە بتوانێت بەبێ ئەوەی هیچ پارەیەک سەرفکات تەنها خۆشەویستیان بۆ سەرۆک عەشیرەتەکەیان 20,000 کەس لە شوێنێکا کە هیچ خزمەت گوزارێکی تیانە و شاخ و داخێکی ڕق و تەق کۆبێتەوە ئەی بۆ ئێمە نین ئیستیغلالی ئەم کەسە کۆمەڵایەتیە نەکەین کە ئەمنە قسە ڕۆیشتووە بین بەکاری بهێنین تیمێکیان لێ دروستکەین هەموو ڕئیس عەشیرەتەکان هەموو ئەوانەی کە دەم ڕۆیشتوو دەست ڕۆیشتو تێکەڵاوی بکەین لەگەڵ بدادوەرە بە ڕێزەکانە لەگەڵ ڕێکخراوەکانە لەگەڵ وزارەتی تەندروستی وزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە ئێمە ئەمەمان کرد پلانێکی تۆکمەی زۆر مهم دروستە بێت بڕوات بێت 100 کەسی یاسایی 100 کەسی ڕۆشنبیر سەدان ڕێکخراو سمینار بکەن واللهی ڕۆحمان دەشە 100 کەسێک گوێمان لێ ئەگرێت ئەو 100 کەسەش خەڵکانێکی نوخبەن کەسی وەکو من و تۆ دکتۆرە و ئەو بینەرە بە ڕێزانێکی ئێستا تامەزرۆن بەم جۆرە بەرنامانە بزان حەل و چارەسەر چییە ئێمە پێویستی بە پلانە ئەگەرمانێ کۆمەلگای کوردی واز لە کوشتنی ژنان بێنێ بەڕاستی سیاسەتێکی زۆر بە قووەتی ئەوێت سیاست و پلانێکی ئەوێت کە لەوە ئەچێ کام حیزبە زۆ بەقوت بە پلان ڕێژی ساڵانەی خۆی ئەکات پێویستی بە سیاسەتێکی سۆزاخانێکێک لەو پلانانە بۆ ئەوە نەبێت کە دیاردەی چەکداری ینی ئێمە لە بەرنامەی تریشا تایبەت باسمان لە چەک و هەڵگرتنی چەک و مۆڵەتی یەکێک لە کۆمنتەکان سەلاح ئاماژە بۆ دەکات ئەڵێ هۆکار ئەوەیە چەکی غێر ئاسایی بەدەستی خەڵکەوەیە و ئاسایش و شورتە زۆر لاوازە لە هەرێم بێگومان ئێمە وان ناڵێن بەڵام دیاردەی چەکداری یعنی خۆی ئەمە بۆ خۆی هۆکارێک نیە ینی لە هەموو ماڵێکدا دەبینین چەک هەیە و ئەگەر هەش بێت ینی زۆر جار دەبینین ئەو کەسە ئیشەکەی وا دەخوازێت کە چەکی هەبێت بەڵام هۆشیاری تا چەند گرنگە ینی بۆ بەکارهێنانی ئەم چەکەی کە بەدەست تۆوە ینی مەرجە ئەوەی کە چەکی پێ بوو دەبێت خەڵکی پێ بکوژێ وڵا ئەو پیاوەی کە خۆی بە حساب بە پیاو دائنێت و زۆر خۆی بە موهیم ئەزانێت کە ژن ئەکوژێت لەگەڵ ڕێزم بۆ بە ڕێستان و بینەرە بە ڕێزەکانمان قیمەی ناپیاویە چونکە پیاوێک ئەگەر پیاو بێت بەرامبەر بە کەسێک کە ژنە کە خێزانی خۆیەتی کە خوشکی خۆیەتی کە کچی خۆیەتی ئەمە هیچ قووەتێکی تیانە کام ئینسانەی کە کەم ئەندامە سیلاحی بەرەدەست یعنی ئەتوانێت بیتەقێنێتە میش ئازایەتێکی تیانە کوشتنی ژنێک یعنی بە چ پاساوێک وەکو دکتۆرە دیلمان وتی ئەگە بە پاساوی شەرەفیش بێتەوە بۆت نییە بیکوژی بەڕاستی بۆت نییە ئەگەر وەکو بەڕێستانی شارەتان پێدا کۆمنتەکان بخێنێتەوە بڵێ ئەگەر هەڵی نەکرد بێنە ئەکوژرا ئەگەر هەڵەشی کردبێ بۆت نییە بیکوژی هەڵەشی کردبێ بۆت هەیە ڕێگای بۆ دانی هاوکاری بیت بە پێچوانەوە برا و کەس و کار ئەگەر زانیان خوشکیان دایکیان کەسیان تووشی هەڵەیەک بۆ ئەبێ زیاتر پشتیوانی بەڵام بەشێکی زۆری ئەو کەیسانە دەبینی ئێمە لەلایەن کەسە نزیکەکانەوە دەکرێت ینی زۆر کەم کەیسمان هەیە کە لەلایەن کەسێکی بێگانەوە کرێشە لەلایەن باوکو و برا و مام و ئامۆزاو ینی ئەو کەسانی ناو خێزانەوە ئەکرێت بۆ جاری واشەیە ئوستازیان ئەمە ڕاستیش نییە تەنها بوختانە یعنی ناکرێت لەبەر بوختانێک من ئێستاکەی سملای هەڕەشەی لەسرە لەبەری کەسێکی کە وتێتی وەڵام من بوختانێک کرد بۆ دروستەکەم کە کە سوکارە بتوانن بتکوژن و فعلەن ێستا هەڕەشەی لەسرە
هەڕەشەی لەسرە یعنی لەبەر بوختانێکە هیچ بنەمایەکی نییە. زۆر باشە دکتۆرە باسی ڕاگەاندنمان کردووە ڕۆڵی ڕاگەاندنمان کرد لەم جۆرە کەیسانەدا هۆشیاری تا چەند گرنگایانی بەتایبەت لەم کەیسانەدا. وڵی لا نەخەنگیان من پێشەوەی کە بچمە سەر جوابی پرسیارەکە دەمەوێت هەندێک ڕوونکردنەوە بەم لەسەر قسەکانی سوزان خان. حقیقەن من پێم وایە یعنی یەکێک لە نەهامەتەکانی ئەم کۆمەڵگەیە کە نەمو ئەسەساتی حکوومەتی وەکو حکوومەتێکی باش ئەتوانێت بڕوا بەڕێوانە و دام و دەستگاکانی دادوەری وەکو پێویست ئەڕوا بەڕێوانە دام و دەستگاکانی پەروەردە وەکو پێویست ئەڕوا بەڕێوە نەدام و دەستگاکانی مەسەلەن تەندروستی ئەوانە وەکو پێویست ئەڕوا بەڕێوە و کارەکەی پەیوەندی بەو لینکە عەشایریەوە هەیە کە لەناو کۆمەڵگایە هەیە هەر ئێستاکە تەناقوزاتێک لە قسەکانە هەبوو یەکەم ئەڵێ باوکو براو کە سوکارەکەی خۆی ئەیکوژن لەولاوە ئەڵێ نا سەرۆکی عەشیرەت شتێکی باشە کاتێک کە تۆ دەسەڵاتی دادوەر کەم ئەەکەیتەوە لە پێناوی ئەوەی سڵحی عەشایری بکرێن یان پێوەگلانی با بڵین دام و دەستگایەکی دادوەری کە پێویستە بێلایەنیەکی کولی هەبێ لە ڕووی سیاسی لە ڕووی ئاینی و لە ڕووی عەشایریەوە دادوەر ئیشەکەی ئەوەیە کە ئەبێت نابێت هیچ ئینتیمایەکی ئەم جۆرە شتانی هەبێت اینجا ئەتوانێت حکمێکی عادل دەرکا لەسەر هەر کەیسێک کە ئەچێتە بەردەستی کە ئەمەی نەبوو تۆ هاتی لەم لاوە عەشیرەتت هێنا و لەو لاوە حیزبت هێنا و لەلایەکی ترەوە هاتی کەسایەتی و نازانم چی تێکە بەڵام ڕەنگە سۆزان خانمە بەسی ئەو بێ ئەگەر سەرۆکی عەشیرەتە بۆ نمونە قسە لەم کەسە بڕواتان هەبێت کە لە کەیسێکە بەکاریان ئەهێنی بۆ شتێکی باشە لە دوو کەیسی ترە داڵدەی خەڵکە خراپەکان ئەوەی کە قسەکانی ئەمە نیە ئەمە تۆ ئەبێ بە مطلقی بڕیاری لەسەر بی کە نابێ ئەمانە بێن لە هیچ شوێنێکی دنیای پێشکەوتووە لە هیچ شوێنێک کە دیموکراسی پیادەکراوە لە هیچ شوێنێک کە مافی ژنان هەیە ئەمە سویدە ئەمە نەرویجە ئەمە دانیمارکە ئەمە توزانم ئەڵمانیایە ئەمە هەر وڵاتێک کە تایە مافی ژنان جیاواز بێ لە شوێنەکانی تر دام و دەستگای عەشایری نایەتە دەخول بکە لە ژیانی بەڕێوەبردننی کۆمەلگا تۆ ئەبێ بیر لەوە بکەیتەوە وەکو پارێزەرێک کە ئیش لەسەر ئەوە بکەی کە نەهێڵی ئەو شتانەی کە ئەبنە لە شوێنێکە لەوانەیە پۆزتیڤ بێ با ئیشی مەلای مزگەوت ئەوە بێ کە تەوعیە با لەسەر نەکوشتنی ژنان نەک بێ حکم بالا لە ڕوە ئاینێکەوە کە چ خاڵێکی قورئان هەیە ئیش لەسەر ئەوە ئەکا ژنان تەبری ئەبکرێ نەکرێ لە ڕووی شەرەفەوە با ئیشی سەرۆک عەشیرەتێک ئەوە بێ کە پیاوانی عەشیرەتەکەی کۆ کردەوە بڵێ ژنان و پیاوان یەکسانن لە ناویەکە لە پێگە کۆمەڵایەتێکی لەو دەشت و دەرەی کە تۆ باسی ئەەکەی نەک بێ لە ناو مەحاکمە لەگەڵ حاکمە دانیشە سڵحی عەشایری بکە ئەمە شتێکە ئەبێ بە وریایی بیری لێ بکەیتەوە کاتێ ئەمە ڕاگەیاندنە تۆ باسی پرسیاری ڕاگەیاندنم لێەکەی لەناو ئەم دام و دەستگا ڕاگەیاندنەیە تۆ ئەم جۆرە لە زەهر بڵاو بکەیتەوە لە کۆمەلگایە لە دواییە تووشی ئیشکالە بین بەڕاستی یعنی ئەبینە بەشێک لەوەی کە بەنهێنی تونند و توێژی بەرامبەر بە خەڵکەکەین ئێمە یعنی من نامەیە ببم بە بەشێک لەم جۆرە لە تونند و تیژی بەڕاستی چونکە بڵێن و نەڵێن کە تۆ باسی ڕاگەیاندنت کرد ڕاگەیاندن ئیشەکەی ئەوەیە کە بێت ئەو دیاردانی کە لەناو کۆمەلگایە هەن بیتەقێنێتەوە خەڵکی لێ وشارکاتەوە بڵێ جۆرێک لە تونند و تیژی هەیە لە کۆمەلگایە یعنی هەر کوشتن نییە کوشتنی تروپکەکەیەتی دیاردەیەک لێرە ڕوئەیە یەکێکی کە لەوێ ڕوئەیە بۆتە حاڵەتێک کە ساڵانە مەسەلەن 50 ژنە کوژدێت 100 ژنە کوژدێ ئەم 100 ژنە ڕاستەکەی نەکوژراون ئەمە نوێنەرایەتی هەزارانی تر ئەکا لە ماڵەوە ڕۆحیان کوژراوە ئەم کەیسانە کە بڵاو دەکرێتەوە لە ڕاگەیاندنەکاندا وەک باسمان کرد بە هەزارە حەقی خۆی نایرێت بەمە ئەتوانی خەڵک هۆشیارکەیتەوە تۆ ئەزانی چی تۆ نابێت بیر لەوە بکەیتەوە کە کۆمنتی نەشیاوت بۆیت خەڵکانێک هەن کە بیر و بۆچوونێکی دواکەوتوانیان هەیە لە ژێر سەقفی کۆمەڵەیەک دابوونەریتی کولتوریە خۆیان ئەشارنەوە یەن تەعن لە تۆ ئەیەن نابێ ئەمە بکەی بە بنەما بۆ ئەوەی کە نەتوانی ئەو شتێک کە بەرنامەت لەسەری داناوە قەناعەتت پێیەتی ئەوێ بیگەێنیتە شوێنی خۆی نەیکەی چونکە ئیشی ئێمە وەکو بۆ نمونە من ئەگەر مامۆستای زانکۆم کە ئەچمە پۆلۆ یەکەم شت کە ئەیکەم ئەوەیە کە بیر لەوە ئەەکەمەوە کە چەند کوڕم هەستان قسە بکە ئەگەر دوو بەرامبەری ئەوە کەچ هەڵنەسێنم کوڕ هەڵناسێنم لە ڕاستیە لەبەر ئەوەی ئەزانم فرسەتی ئەو لە قسەکردن کەمترە لە ناو خێزانەکەی فرسەتی ئەو لە ناو کۆمەلگایە کەمترە فرسەتی ئەو لە ڕاگەاندنە کەمترە وەرە سەیری پەرلەمانتارێکی سەیری پەرلەمانتارێکی ژن و پەرلەمانتارێکی پیاو بکە کاتێک کە خۆیان هەڵەبژێرن دام و دەستگاکانی ڕاگەیاندن 10 دقیقە بۆ پیاوەکە دائانێ 15 دقیقە بۆ حملەی انتخاباتی پیاوەکە دائانێ 3 دقیقە ئەیا بەژنەکە بەژێ دەڵێ من خۆم هەڵبژاردووە چییە پرۆگرامەکانت با بزانم چی ئەەکەی بۆ ژنان بۆ ئەوەی کە من بتوانم وەکو دەنگدەرێکی ژن دەنگت پێ بم یعنی کە تۆ فرسەتت نییە ئەمە لە پەرلەمانتارە ڕوئەیە لە مامۆستای زانکۆیە ڕوئەیە ئەمە لە مامۆستای پەروەردەیی و مشتیفەکانە ڕوئەیە ئەمە لە تەندروستیە ڕوئەیە تۆ ئەبێ فرسەتی یەکسانیان بۆ بڕخسێنی بۆ ئەوی بتوانن قسە بکەن و هەوڵی ئەوە بن پەیامی خۆیان بگەێنن
دەکەوێنن ئەوەندەی باسی ئێمە بۆ نمونە باسی کەیسی ئابووری ئەەکەین وەرە لە ناو 6 کەیسی ئابووریە سییانیاندانێ بۆ ژنان بزانە ژنم چی ئەکا لە ڕووی ئابووریەوە بۆ ئەم کۆمەلگایە چۆن ئەتوانێت بنیادی ئابووری لەم کۆمەلگایە لە ڕووی ژێرخانەوە دروست بکات چۆن ئەتوانێت پشکدار بێ لە ناو خێزانەکانە کە ئابووری دروست بکات خانوو دروست هەیەی بەڵام نەبینراوە ئەبینیت نەبینراوە بڕیاری پارەوەرگرتنەکە ژنەکە ئەچێوەری ئەگرێ بەسکەی هێنێتە ماڵەوە خۆی خاوەنی نییە یەکێکی کە خاوەنی پارەکەی ئەوە جا ئەگەر ئیشی دەرەوە بکە یا هیماڵەوە بکە زۆر بەدەکمەن سوتفە ئەکا ژنێک هەبێ خاوەنی گرفانی خۆی بێ خۆی بتوانێم ئەوانیان کە ئەتوانن خاوەنی گرفانی خۆیان بنیان پیاوەکانیان لە شەڕە یا پێشمەرگەیە 500 ڕۆژ لێرە و 500 ڕۆژ لەوەیە لەو 500 ڕۆژەیە خۆی خاوەنی بڕیارە یان ئەوە تا با بڵێن ژنێکە ئیتر وعیەکی باشی هەیە بەرامبەر بە مافەکانی خۆی یا پێوە ژنە یان مطلقەیە پیاوێکیش بێت ینی ئەوەندە هۆشیاری هەبێ با ئێمە هەموو پیاوەکان هەمویان نا بە زۆر کەم پیاو هەیە ینی هیچ حسابات زۆر لەگەڵ خێزانەکەیە بەڵام دەگمەنن ینی بڵێن پیاوی باش هەیە لە ناو کۆمەلگایە کە پشتیوانی باشن بەس لەبەر ئەوەی کە ئەوانی ژۆک و دیاردەن وەکو ئەو کوشتنەوەیە ینی با بڵین ببوورە دیاردەنا با بڵین ئەمان دانسقان خەڵکانێکی دانسقان زۆر باشە سۆزان خان با باسی ئیدعای ئام بکەین داواکاری گشتی ئەم کەیسانەوەک دەزانین ینی مافی گشتیە ئەگەر بێگومان ینی ئەمە کە باس لەواکەین کە کەسوکاریان ئەم کەیسانە ئەنجام دەدەن ڕەنگە بەشێکی زۆری کەیسەکان هیچ جۆرە سکاڵایەکتی ئەنجام نەدرێت لەم کاتەدا داواکاری گشتی ڕۆڵێکی دەبێت و پێتان وایە بە کەسێکی یاسایی داواکاری گشتی بە ڕۆڵی خۆی هەستاوە لەم کەیسانەدا خۆیان خودی خۆیان فەرمانگەی داواکاری گشتی بە خۆیان بە ئەندامەکانیانەوە خۆیان گەشتونەتەوە قەنەعەتەی کە داواکاری گشتی وەکو دامەزراوە لە ئاستی پێویستدا نییە و خۆمان ئاگادارین چەندین بەڕێوەبەر لەم دوایانە یەک بە دوای یەک وازیان هێناوە لەبەرەوەی خۆیان هەستەکەن کە فعال نین بەو شێوازە بەڵام من پێم وایە هەر کەس لە جێ خۆیەوە یعنی منەگەر داواکاری گشتیەک بووم لە شوێنەکە لە مەرکەزێکە لە محکەمەیەکی تەحقیق خۆم وەکو خۆم لە منطقی خۆم بۆ چاوم لە کوی پرۆسەی داواکاری گشتی لە فەرمانگەکە بێت خۆم لە جێ خۆمەوە توام گەورەترین ئیش بکەم بۆیە پێم وایە داواکاری گشتی بەقەدەر ئەمەنە دەستکراوەیە یاساکە لە بەردەستیاکە بتوانن فعال بن و چالاک بن یعنی بە ئێمە بە ئەوە باس لە تعدیلی قانون نەکەین ئێمە ئێستا کێشەمان لە شەخصەکانە چ لە دادوەرەکان چ لە کەسانی کار بەدەست لە فەرمانگەکانە چ لە بەڕێوەبەرەکانە ئیترای بەڕێوەبەرێکی ژنە ئەگە بەڕێوەبەرێکی ژن لە قوتابخانەیە هاتون دوودیژی بکات یعنی لەویا چه دەسەڵاتێکی داواکاری گشتیە کاتە بەڕێوەبەرەکە خۆی ڕۆڵی هەیە لەو قوتابخانەی کە ئەم تایە بەڕێوەبەرە تەمسیلی ژنێک ئەکات باشە مەکتەبێکی عەدادی کچان کە مدیرێکی تند ئەبینێ و بە قسەی زۆر نەشیا و کە کللتوری لە سەدا هەشتایی بەڕێوەبەرەکانی خۆمان بە نمونە مەرکەزی شاری سلێمانی کە شارێکی ڕۆشنبیریە حەچ مدیرێک ناشرینترین قسە بکڵ بەخوا مدیرێکی مسەیترە زۆر مهمە دەکاکە نابێت بەڵام سۆزان خان ینی ئێمە خۆمان ژنین ینی هەمیشە و قسەیە دەکەین ئەڵین هەندێک جاری ینی وامان لێت ئەڵین خۆزگە لە هیچ شوێنەکە ژن ئیدارەی بەدەست نەبووە لەبەرەوەی لەو شوێنانەی کە ینی ژن ئیدارەی هەبوو دەبینین زۆر توندوتیژ و تەنانەت لە مدیری ینی بەڕێوەبەری مەکتەبێکەوە بیگرێت تا دەگاتە دەوائیرەکان مۆزەفێک بۆچی ئێمە خۆمان لەناو خۆمانە بۆچی ئەو تەسەڕفە بەرامبەر ینی بەجددی ینی فەرموو لەناو فەرمانگەی داواکاری گشتیە ژنمان نییە هەمانە بەڵام ئەبوایە دەوری زۆر گرنگ و کاریگەرتریان هەبووە لەوەی کە ئێستا هەن یعنی ئەبوایە دڵمان خۆش بووە کە ئێمە حاکمێکی ژن ئەبینین من وەکو خودی خۆم کە کەوتنمان زۆر لەگەڵ دادوەرەکانە هەیە من حەزەکەم دادوەرە ژنەکان زۆر سەرکەوتوو بن و فعلەن لە ناو سلێمانیا دادوەرە ژنەکانمان زۆر سەرکەوتون بەڵام داواکارە گشتیەکان بەڕاستی من چاوەڕوانی ئەویان یەکەم زۆر لەمەی ئێستا سەرکەوتوتر بن و کەیس بجوڵێنە جا من چه ئازایەتیەکی تیا کە من ئەوراق قاتە بەردەستم و بڕیارەکانی دادوەر لەسەر منی ژۆک و داواکاری گشتی ئیمزای خۆمی لەسەرکەم ئەوە گرنگ نییە ئەوە گرنگە خۆت تەحریکی داوایەک بکەی کە مۆکۆڵە گۆمەکە بشڵەقینی تندوتیژی لەکوێ هەیە کە ئەبیستیت باشە مەلا ئەم هەموو مەلایە لە دەرەوە ژنی دووەم بە دزیە و مارە ئەکەن و لە کەرکک عقد زەواجیان بۆ دەرەکەن باشە داواکاری گشتی تا ئێستا دوو مەلای هێناوەتە محکەمە یعنی بەجددی ئەگەیمە بە واقع شتەکانە بینین نایکەن بۆ لەبەرەوەی یەک تااقەتیان نییە دوو لەوانێ بڵاو خۆمان تووشی کێشە نەکەین ینی ئەوەیە مەوزوع زۆر باشە دکتۆر ئەگەر ژن خۆی دیفاع ینی لە مافی ژنەکەی بەرامبەر و ڕەگەزی خۆی نەکات ئێمە چی چاوەڕە لە پیاوان
جاوەڵاوە خلاصی قسەکانە وەنیە ئەوە خلاصی قسەکانە خۆی هۆشیاریە نییە یعنی ئێمە لە چەند بەرنامەی تریشە ئێمە بەرنامە هەبوو ڕاستە و خۆش بووە کاتێککە باسمان لە مافی ژنان کردووە ئەوەندەی کە پیا و تەلەفۆنی کردووە ژنێکمان نەدیوە تەلەفۆنکە بە نمونە ئەم کۆمنتانەی کە ئێستاما ئەو کۆمنتانە هەمووی پیاو کردوێتی یعنی نەمان بینی کچێک بێت و کۆمنتێک بکات و دیفاع من ڕێزم هەیە بۆ پیاوانی کە کۆمنتیان نووسیەوە بەس بە بڕوای من ینی زۆر کات ئەو پیاوانی کە هەوڵی ئەوە ئەیان کە خۆیان وا دەرخەن کە توانایەکی باشی هینیان هەیە ینی بڵین پاراستنی مافەکانی ژنانیان هەیە بە خۆیان بەشێکن لە کللتوری چەسانەوەکە ینی ئەیانەوێ لە بەردەمی ژنەکانی ترا خۆیان وا دەربخەن کە ئەمانە ئینسانێکی با بڵین کامەڵن لە ڕووی مافی یەکسانی لە بینی ژن و پیاوە بەڵام ئەبینی لە ماڵەکەی خۆیانە هەر جۆرێک لە جۆرەکانی توندوتیژی هەرکانێکیان بێ بەکاری کەواتە کۆتا قسەی بۆیە من پێم وایە ینی فێمی ساید یاخود کوشتنی ژنان پێوەستە بە ژنبوونەوە ینی ئەمە ڕم بە یەکێک بێ لەو شتانەی کە زۆر بەکەمی قسە لەسەر ئەماکرێ فێمی سایدیان کوشتنی ژنان پێوەستە بە ژنبوونەوە بۆ معنایی تۆ گەر ژن نەبی ناکوژری مەسەلەن لەسەر شەرەف ناکوشرێن ئەم ژنانە بەحساب ئەی کێ شەرەفەکەی بردوون وەنیە پیاوێک نەی بردووە پیاوەکە دڵدە ئەیرێ لە شوێنێکی ترەوە بەڵام ژنەکە ئەکوشرێ باجەکەی ئەیە کەواتە ژنبوون یەکەم بنەمای چارەسەرە تۆ ئەبێ ئەو شتانی پێوەستە بە ژنەوە لەناو کۆمەلگایە چارەسەری بکەیت بۆ نمونە ژنبوون ببێتە شتێکی ئاسایی ینی کە تۆ مناڵێکی کچت ئەبێ لەوە دەستە بێ پێ بکەیت کە تۆ مناڵێکی کچت ئەبێ هەمان تەوقعاتت لەسەر پەروەردەکردنی ئەو کچە بە هەمان ئەو تەوقعاتە بێ کە لەسەر پەروەردەکردنی کوڕێک کە ئەتبێ دروستی بکەیت ئەمە یەکەمیان دووهەمیان کاتێک کە گەورە ئەبێ هاوبەشی ژیانی خۆی هەڵبژێرێ بۆ کوڕەکە چەندێک ملائیمە بۆی هاوبەشی ژیانی خۆی هەڵبژێرێ بۆ شێوەیە کە خۆی هەڵی ئەبژێرێ بۆ کچەکەش بە هەمان شێوە ئەبێ ڕێگەی ئەمەی پێبێ ئەمە خاڵی دوو سێم کە بڕیاری جیابوونەوە ئەبا ئەیە بۆ کوڕێک کە بڕیاری جیابوونەوە ئەیە ئاینەکە هەمووی سەپۆرتیەکات خوا فەقیرە جیابۆ لە بەڵام بۆ کچەکە حیاچوونە حیا خێزانێک ئەبا ئەبێت تۆ دیاردی جیابوونەوە بکەیتە دیاردەیەکی ئاسایی لە ناو کۆمەڵگەیە ئەبێ ئیستیعاب بکرێن ناو کۆمەڵگەیە ئەبێ دراوسەکانت قەنەعات پێ بکەی ئەبێ دایک و باوکت قەنەعات پێ بکەی ئەبێ خوشکەکان و براکانی خۆت قەنەعات پێ بکەی کە ئەمە شتێکی ئاساییە دوو ئینسان بێکەوە ناگونجێن تۆ جیابنەوە دوو ڕەفیقی کچ بکە بەیەکەوە هەستیان کرد قسە و قسەڵۆک کەوتە بینیانەوە دوو دەکەونەوە لە یەکتر دەستخۆش زۆر بە کورتی ئەگەر کۆتا قسەی جەنابەت وەرگرین کۆتا قسەی من بۆ پیاوان ئەوەیە کوشتنی ژن تەنها کوشتنی جەستەیی نیە ئەوەی ئێمە ئێستا لە توندوتیژی خێزانی دەرکی پێەکەین ئامارەکان زۆر بەرەوەڵچوون و بەرزبوونەوە ئەڕاتەوە نهێنیشن بەڕاستی کوشتنی ڕۆحی ژنەکەیش بابەتی خیانەی زەوجیە زۆر ژنمان هەیە لە ڕێی ڕۆحیەوە کوژراوە دڵنیایە پیاوەکەی خیانەتی بەرامبەرەکات و ناشزانێت چۆنی دەرببڕێت بۆیە هیوادارم لە سەرەتایە کوشتنی ڕۆحی ژنان کۆتایی پێبێت پێش ئەوەش وەکوڵە کوشتنی جەستەیەکەش و هیوادارم ئیتر توندوتیژی لە کوردستانە بەرەو کەمبوون و دواتر بەرەو بنەبڕکردن و بە دەستخۆشیمان لە ئیعلام و جەنابتان و بە دەستە جەمعیەم ئەو کەسولایەن و ڕێکخرا و عەشیرەتانەی کە باسمان کە دکتۆرە دەستان خۆش پێم وایە ئەڵێم عەشیرەت نەک یعنی ئەڵێم ئێمە لەسەرۆکەی نەمێنێ هەر هەیە بەس با ئیستیغلالێکین بەکاری بێنین و بۆ ئاڕاستی بۆ پێکانی ئامانجی خۆ دەستەکانە خۆش زۆر سپاس بۆ هەریەک لە میوانەکانم بەڕێز دکتۆرە ڤیان مەجید فەرەج مامۆستای زانکۆ دکتۆرە دیلمان ئازاد خۆشنەوە پسپۆری پزیشکی دادوەری کە جەنابیان لە هەولێر و لەگەڵمان ئامادەیان هەبوو سۆزان حسێن پارێزەر کە جەنابیشان لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بوون هەروەها ڕەمەک ڕەمەزان قایمقامی چەمچەماڵ کە جەنابیشان بە سپاسەوە بە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵمان ئامادەیان هەبوو سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەی داهاتوو بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوە